شارەوانی تارانی پایتەختی ئێران 11مین فستیڤاڵی هەنار لە 4 شوێنی جیاوازی شارەکە بەڕێوەبات. ئێران ساڵانە زیاتر لە 1,500,000 تەن هەنار بەرهەمەهێنێت و یەکێکە لە 3 وڵاتی یەکەمی جیهان لە ڕووی ڕێژەی بەرهەمهێنانی هەنار و ساڵانەش زیاتر لە 120 هەناری جیهان لە ئێران بەرهەمدێت. هەنار لە فەرهەنگی خەڵکی ناوچەکە و بە تایبەت لای ئێرانیەکان خاوەن مانای تایبەتە و لە ئێستاشدا کە خەڵک وردە وردە خۆیان بۆ ڕێوەڕەسمی شەوی چلە ئامادەکەن، پێشانگای هەنار دەرفەتێکی باشی ڕەخساندووە بۆ ئەوەی بەرهەمهێنەران ڕاستەوخۆ بەرهەمەکەیان بفرۆشن و خەڵکیش بە نرخێکی گونجاو بیکڕن. فرهنگ ایرانی و پاییز با انار گره امتزاج مانندی فەرهەنگی ئێرانی و پاییز لەگەڵ هەنار گرێدراوێکی زۆری هەیە. دوای کۆتایی هاتنی پاییز ڕووداوی زۆر گرنگی شەوی هێڵدا یان چلەمان هەیە کە یەکێک لە میوە گرنگەکانی ئەم شەوەش هەنارە و هەڵگری مانای تایبەتە. لە ئەدەب و شعر و مێژووی ئێرانیشدا هەنار مانای زۆری هەیە و لای خەڵک خاوەن بایەخە. جایگاه ویژه‌ای داره. از اونجایی که کرسی و انار و این امتزاج رنگ قرمز انار نشانه شادابی و سربلندی فرهنگ ایرانی و اقوام ایرانی همیشه با انار یه انس و الفتی داشتن. با توجه به اینکه این آخرین میوه‌های زمستانی هست، مردم یه خواستگاه ویژه‌ای رو براش قائلن. لە فستیڤاڵی هەناری تاران 7 ناوچەی جیاوازی ئێران کە بە ناوچەی تایبەتی بەرهەمهێنەری هەنار ئەناسرێن جۆرەها بەرهەمی خۆیان ئەفرۆشن و بەرهەمهێنەرانیش پێیان وایە ئەم فستیڤاڵ و پێشانگایە دەرفەتێکی باشە بۆ برەودان بە کارەکەیان و تەنانەت زەمینەی هەناردەی بەرهەمەکانیان بۆ دەرەوەی وڵات ئەڕەخسێنێت. انار منطقه خوامان دیریم من منطقه کردستان هورامان و کرمانشاه و پاوا و یانا که بالاخره انار خیلی با کیفیت و ولی شاید شناخته شده نو. این نمایشگاه فرصتی که بتونیم انار منطقه خوامان معرفی بکنیم و مردم که بزانن مثلا انار با کیفیتش دیریم من. فستیڤاڵی هەناری تاران بە درێژایی 11 ساڵی ڕابردوو بووەتە بۆنەیەکی جێگای سەرنجی خەڵک. لە ناوچە بەرهەمهێنەرەکانی هەناری ئێرانیش هەناری کوردستان و هەورامان کەمتر لەوانی دیکە بە خەڵک ناسێنراوە و ئەم پێشانگایە دەرفەتێکی باش بۆ بەرهەمهێنەرانی ئەو ناوچانە ئەڕەخسێنێت تاوەکو بازاڕێکی باشتر بۆ بەرهەمەکانیان پەیدا بکەن.